بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. ئەم کاتتان باش بەڕێزان و خۆشەویستان بینەرانی عزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک لە هەرکوێیەکن سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئازیزان و خۆشەویستان، زۆر جار ئەو تەوەرانەی کە هەڵێ بژێرین بۆ ئەڵقەکانی بەرنامەی دوانگەی خەڵک زۆر پەیوەندیان بە بار و گوزەرانی خەڵکیەوە هەیە. بە نمونەی هەفتەی ڕابردوو قسەمان لەسەر بابەتی قسەمان لەسەر کۆمەڵێک بابەت کردووە تا ئەندازەیەک، بەڵام هەندێک بابەت هەند قسەی لەسەر نەکراوە. بۆیە زۆر گرینگە ئێوە هاوکارمان بنەوەی کە چۆن بتوانین دەست خەینە سەر خاڵە نەرێنیەکانی نێو کۆمەڵگا و چۆن بتوانین ئەم حکوومەتە ڕاستکەینەوە، ڕاستە شەقامی خۆی نیشان بدەین و بتوانین جارێکی تر کۆمەڵگا ئاشنا بکەینەوە بە دەسەڵاتێک کە لە خزمەتی خەڵکا بێ. ئەمڕۆ باز لە تێکڕای و کێشان ناکەین، باز لەواکەین هیچ ئومێدێک هەیە بۆ باشبوونی بارودۆخی ژیانی هاوڵاتیان لە سایە ئەم دەسەڵاتەوە. هەمومان ئەزانین ئێستا قەیرانێک ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. قەیرانەکان جیاوازن، واتە نەوعی زۆرە، قەیرانی کارەبا و ئاو و غاز و مۆلیدە و نەوت و خزمەتگوزاری شەقام و هێڵی پەیوەندی و کەناڵی ڕاگەیاندنی نابەرپرس و حیزبی نابەرپرس و حکوومەتی نابەرپرس و دامودەستگای حیزبی و حکومی نابەرپرس و هەموو ئەمانە کۆمەڵی کێشە و قەیرانن بەرۆکی خەڵکیان گرتووە. چۆن ئەتوانین ئێمە ڕێگری بکەین لەم گەندەڵیەی کە لە هەرێمی کوردستان هەیە؟ حتمما ئەوەش ڕێکار و یاسای خۆی هەیە. ئەتوانین ئێمە قسەی لەسەر بکەین لە ڕێگەی ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە، ئەتوانن پەیوەندی بکەن و زیاتر بەرنامەکە دەوڵەمەند بکەن. شاراوە نییە کە کۆمەڵێک لەو بەڕێزانەی کە متابعی بەرنامەکەمانەکەن کۆمنتی جوان ئەنووسن هەمیشە. ئەو کۆمنتانەش شایانی خوێندنەوەن، بەشێکیان و بەشێکیان گونجاو نییە بۆ خوێندنەوە. لێرەوە داوای لێبوردن لە هەر بەڕێزەکەکەین ئەگەر کۆمنتەکەی نەخوێنرایە ئەو مانای ئەوە نییە خودی خۆی پژگوێ خراوە، بەڵکو ئەوەیە کە کۆمنتەکەی ڕەنگە نەگونجاو بێ بۆ خوێندنەوە. ئێستا ئەم بەرنامەی ڕاستەوخۆ لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە سۆشیال میدیا دەگوازرێتەوە، ئەتوانن لێوە بینەرمان بن. هەر بەڕێزێک ناتوانێت لە تەلەڤیزیۆنەوە تەماشای بەرنامەکە بکات، ئەتوانێت لێوە بینەر بێ. کۆمنتەکان بەم شێوەیەن، بەشێکیان نەخوێنمەوە ئەوەندەی کە کات هەبێت. ئاسیا عەبدوڕەحمان نووسیوێتی نەخێر هیچ ئومێدێک نییە بەم دەسەڵاتە گەندەڵە، حکوومەتێک لەم کاتەدا کە نرخی نەوت بەرزە نەتوانێت موچە دابین بکات، شایانی ئەوە نییە حکومداری بکات. شانۆ عەبدوڵڵا نووسیوێتی پێویستە دەسەڵاتدارانی هەرێم نەوت ڕادەستی بەغدا بکات تا ئەم کێشە و گرفتانەی بەرۆکی خەڵکیان گرتووە چارەسەری بکات. بێستون محەممەد دەڵێ زۆر بێ ئومێدم، هەرگیز باوەڕ ناکەم چارەسەر ببێت. هەژار بەرزنجیش نووسیوێتی هەتا وەکو ئاغاکانی جوود بنە ماڵە بمێنێ کوردستان لەمە خراپتر ئەبینێ. یادگار عەبدوڵڵا ئەڵێ هیچ ئومێدم بە حکوومەتی کوردی نەماوە. نیاز محەممەدیش نووسیوێتی تا دز و مافیا دەسەڵاتدار بن نەخێر. دیار بەشدار ئەڵێ ئەگەر پارتی وێچێتی دەست لە دزی هەڵبگرن بەڵێ ئومێد ئەبێت. مەلی حەساڵح نووسیوێتی هیچ ئومێدێکم نییە بەم حکوومەتە شکست خواردووە، تەنها چارەسەر گەڕانەوەیە بۆ لای دینی ئیسلام. ئامانج محەممەد ئەڵێ هیچ ئومێدم بەم حکوومەتە نەماوە، باشترین چارەسەرکردنیش ئەوەیە عێراق بتوانێت موچە و حاڵی خەڵک باش بکات. سالم مەحموود ئەڵێ نەخێر هەتا عەقڵیەتی خێڵەکی بنەماڵەیی پەیڕەو بکرێت هەرگیز سیستەمی حکومڕانی بەرەو باشی ناچێت. عەبدولخالق نورەدین ئەڵێ زۆر ڕەشبینم لە دەسەڵاتی کوردی، بە گشتی هیچ ئومێدم نییە. زانا فەرەجی ژەڵێ پێویستە دەسەڵاتدارانی هەرێم بیر بکەنەوە واز لە خواردنی پارەی حرام بێنن، حاڵ و گوزەرانی خەڵکی باشتر بکەن. ڕازیە بەرزنجی نووسیوێتی نەخێر تا ئەم دەسەڵاتی دوو بنەماڵە حکوم بکات باشتر نابێت. زاهیر ئەحمەدی ژەڵێ تا وەکو نەوت و داهاتی خاڵە سنوورەکان ڕادەستی بەغدا نەکرێ کێشەکان چارەسەر نابێ. ئاخر کۆمنت ئەڵێ کاروان کامەران هیچ کەسێک زاڵم نییە گەر چوار دەوری بێدەنگی هەڵ نەبژێرێت، کەواتە بەشێکی زۆری خەتای خەڵکەکە خۆیەتی. کێ دەی تۆ چەندێک هەموو کۆمنتە خوێنمەڵی پەیوەندی سیروان لە سلێمانی. بەڵێ کاک سیروان
مۆساجان کاک سیروان من ڕێگەتە دەم قسە بکەی ئەزانم جەنابەت چی بەستکار لێ یەکەم نەناوی کەس بێنە نە تەشیر بە کەس بکە دڵی خۆی بکە لە خزمەتە مامۆساجان من کەسێک نیم خاوەنی ساڵانێکی خەباتی و دوور و درێژم بە هیچ شێوەیە تاشیرم بە هیچ کەسێ نەکردو و نایشی کەم لە هیچ بەرنامەیەکدا ڕێزی تایبەتی تێ سوپاسە دەکەین بۆ پەیوەندیکردن مامۆساجان پێشەکی سەلام عەلەیکوم گەورەتان لێبێ وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه و سەلامی خۆی گەورە لە جەنابەت بێوەی بی طبعاً ئێمە لەم کوردستانە ژین نابێ هیچ کەسێ بێئومێد بێ لە ژیانیدا ئەمە هەڵەیەکی گەورەی یەکێک یا دوان یا سەد یا هەزارها کەس بڵێ وەڵا ئومێدم پێی نییە کەنا ئومێدەوەیە ئینشەڵڵا دۆخەکە بەرەو باشترە ڕوا و مژدەیەکی خۆش بەڕێوەیە هەموو کوردستان نەگرێتەوە و مژدەیەش لەلایەن جەنابی ڕێزدار مەسعود بەرزانی کە ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام تەنها پرسیار من پرسیاری یەکەم ئایا خەڵک کە گلەی و گازن دەیانێ لەم دوو بنەماڵە بەدیل بۆ ئەمانەت چێ و چێ ئەم نیشتیمانەوە وڵاتی تەسلیم بکەی ئایا جەنابتان وەکو کۆمەڵی ئیسلامی ئەتوانن ئەم وڵاتە برن بەڕێوە یا یەکگرتووی ئیسلامی یا هەر حیزبێک لە کوردستانە پێم وایە نەخێر جگە لە پارتی دیموکراتی کوردستان کە خاوەنی مێژوویەکە و خەباتێکە کە لە بەرجەوەندی میلەتەکەی هاتۆتە دی و خەباتی تێکۆشانی کردووە هەر لە سەردەمی مەلا مستەفای بەرزانی و جەنابی سەرۆک بەرزانی و هەتا ئەگاتە نەوەکانی تریان پێم وایە شتی باشیان کردو بۆ وڵاتە بەڵام ئیمکان نادەوێت بێ ئومێد بێ ئومێد بەخوا پشتیوان بەخوا ئینشەڵڵا هەموو ئەم دۆخە چارەسەرەکرێ وەتا وەزیری سامانە سروشتەکانیش دانرا و ڕێکار و یاسایی خۆی دانێ و ئینشەڵڵا ئەم نەوتە بە شەفافانە دابەشەکرێ و سپاس کاک سیروان جان دەست خۆش بێ بۆ پەیوەندێکت کاتم زۆر پێدای باوکی ماکوان وەرەگرم لە بازیان مامۆستا محەممەد سڵای خوا لێبێ سڵای خوا لە جەنابەت باوکی ماکوان زۆر سپاس باشی برای بەڕێزم لەدانی کەناڵی جوانەکەی پەیامەتم لە خزمەتان قوربان ڕێزداری بەڕێزەکەم وەڵایی ئومێد تەنها لای خۆی گەورەیە ئەمەگە خۆی ئومێد بۆ هاونیشتیمانیان هەرێمە سەنگێ بژێڕێتەوە بەڵێ من بەرام وەسەیرا برا بەڕێزە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی من خەفەتی ئەوە منی گوشتووە برا شیرینەکەم ئەم ڕێزداری ئەو قڕی کرد بەسەر بەدەکی کووردا چی دانەساڵە بەشان و با لە حیزبەکەی حاڵەدا ئەمڕۆ بینیمان لە پەرلەمان شەقۆ و خەنجەر لە خەڵکە دەبرای بەڕێزم ئۆپۆلسوێری ئیهاناکەن ناونیشتیمانی کوردی ئەم نەتەوەی ئیهاناکەن پەرلەمان و پەرلەمانتاران بەداخەوە زۆر بەداخەوە پەرلەمان نابێ وابێ پەرلەمان شوێنێکی پیرۆزە بەنسبەت ئێمەی هاوڵاتیەوە ئێمە فەنەتەوە شوێنە میلەتی کوردێکی بۆ ئەنجا برای بەڕێزم پەرلەمان جێگای یاسادارانە جێی لە پرسیمەرە لە حکومەت بەداخ ئێستا لە هەرێکی سیاسی لە حکومەتە پێچێتەوە پرسیمەر لە پەرلەمان و سەرۆکی پەرلەمانەکە ئەم سیاسی و ئەنجام سیاسی ڕێگای دەگرێت لە پایتەختەکەوە بەقەنەعەتی من ئەوە لەم هەرێمەیە ڕۆژهەڵاتەکەی تەنها لە هەرێکی سەرێکی ئەویش پارتی دیموکراتی کوردستانە بەڕاستیاوانە باس دەکەم جاهاتی نەر هەموو تۆ برای بەڕێزم هەچی دەسەڵاتی تێکی سەردارە خۆڕی کردۆ بۆ خۆی نەوت لە ملەت ئەشارێتەوە پارەکەی ئەشارێتەوە بەس خۆی وەزیرە گۆڕێ وەزیر زانێ وەزیری نەوتمان نەبوو سەر بە پارتی بوو کەس نازانێ ئێستا خۆشی نەدە چیەکە و چی کردە بۆ ملەتی کورد زۆر بەداخەوە ئەمە ڕۆژێکە ئێمە ملەتی کوردی تێکەوتووی بەقەنەعەتی ملەتی کورد لە سایان دەسەڵاتە سەرداریە حتا بۆ ئەبەری ناحاسێتەوە حتا ئەبێ ژێرەسە و سەردارە بێ حتا ئەم دەسەڵاتە ڕۆژ بە ڕۆژ خراپتر بەرامبەر هاونیشتیمانی خۆی ئەنجامەدا زۆر بەداخەوە یعنی حیزبێکی سیاسی لایەنێکی سیاسی کە خودی شیعاری کوردیابی نەتوانێت زۆر بەداخەوە کاوها بەرامبەر هاونیشتیمانی خۆیەکە 6 ملیۆن کوردی جیرۆدە کردووە برسی و فەقیر و شێرەسە و جاما کردووە زۆر بەداخەوە من ئیندەگەم سەدا خوای گەورەی دەستخۆشی بۆ دێوارەکەن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باشی ماکوان خۆشەویستان دیاران بەرنامەی ڕاستەوخۆ بۆ واگوازرێتەوە لەو کۆمنتانەی کە هاتوون کاک محەممەد جاف نووسێتی قەیران زیاد دەکات کەم ناکات کاک سیروان محەممەدیش نووسێتی تەنها بەرپرسە نابەرپرسەکان لێی سوودمەندن هەندێک لەو بەڕێزانە سەلامەکەن سەلامی خواتان لێ بە یەک بە یەک سوپاستانەکەین هیوای سەرکەوتنمان بۆ خوازن ئێمەش هیوای سەرکەوتنتان بۆ خوازین توانە حەمەد ئەمین نووسێتی تاک و سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان نەگۆڕێت ژیانی هاوڵاتیان باش نابێت کاک نازانم بەڕێزێک بەناوی لایەنگری میلەت نووسێتی خەڵک هەمووی خەتای خۆیەتی هەتا میلەت ئاوا بێدەنگ بێت ئەو دزانە لەوە خراپترەکەن ئیتر کۆمنتی تر هاتووە بەڵام گونجاو نییە بۆ خوێندنەوە کاک هیوە محەممەدیش نووسێتی تەنها ئومێدم خوای گەورە و
جەماوەری سەربەرزە. کاک ئیسماعیل لە ڕانی وەرەگرم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر سپاس کاک ئیسماعیل جان، لە خزمەتین فەرموو. دەربارەی ئومێد لێرە بۆ جێم لێنە مۆبایل. بەڵێ جۆم لێتە مامۆستا جۆم لێتە بەڕێز. بەڵێ 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 بە ئومێدبوون بە و حکومەتی ئایا تاخوا ئومێد هەیە خۆشگوزەرانی بۆ بگەڕێتەوە بۆ خەڵکەی ئەم نەوەڵا هیچ ئومێدم نییە. بەڵێ إلا مەگەر خوا يعني پشتیان بشتێنی ئەگەنا ئومێد نابیندرێ يعني خۆشگوزەرانی بۆ ئەو خەڵکەی بین نەدی بۆ لەبەر ئەوەی چونکە ئەوان ئەبینی کە قەیرانێکی خۆرشیان ئەوە کردێ بەسەر خەڵکیدا و کە هەتا ئێستاش کە ئامادە نەبووینە کە 6 ساڵە ئەواژویان لەسەر کردیە کە بەڵێ نەفتی ڕادەستی عێراقی دەکەین تا ئێستا ئامادە نەبووینە بە هیچ شێوەیەک عێراقیش ئەو موچەی هەر نردووە تا ئێستا و تا ئێستا بەرمەی نەفتیان بۆ عێراق نردووە و لەلایەکی دیکەش ئەبینی کە عێراق تاوانبار دەکەن عێراق تاوانبار دەکەن لەولایەوە هەموو هەوڵویان بۆ ئەوەیە کە خۆوانیشان بدەن کە عێراق تاوانبارە کە هاتوو مەسەل ئەو خەڵکە خۆنیشاندانیان کە دغارە دەن بۆ عێراقی کێسیە وڵا دەچین چارەسەرشی و قەیرانی دەکەن هەموو جۆ دەلەستە و دێنەوە و هیچ نا وەکە خەڵکی داوای موچە دەکات داوای موچەی خۆیان دەکەن بە چەک وەڵامیان دەدەنەوە يعني أميدي شهري با أو إن الله ما غير بس قابشتيان بشيني غنى والله هیچ أميدم تانية. بله. زۆر سپاس کاک ئیسماعیل جان، دەست خۆش بێ. خۆشەویستان کاک ئارام تایر نووسێتی پەرلەمان سڕ کراوە. عاقیل محەممەد دەڵێ نەخێر هیچ گۆڕانکاریەک ڕوو لە هەرێم ناکە لەبەر گۆڕینی دەسەڵات هەموو قوتی خەڵکیان خوارد. هەژار بەرزنجی نووسێتی هەتا حکمی جوود بنەماڵە بمێنێ هەرگیز چاک نابێ. کاک ئەحمەد حەسەن نووسێتی حیزب ئەلمانیا حکومڕانەکانی کوردستان بە ئەندازەیەک لە قوڕ و لیتەی گەندەڵی و زوڵم و نادادگەری ڕۆچوون. هیچ تروسکاییەکیان بۆ خەڵک نێشتوێتەوە، هەڵبەتە بارودۆخەکە ئەوەندەی دیکە بەرەو خراپبوونە و دەسەڵاتدارانیش زیاتر بێباکە و خەڵکەکەش زیاتر هەژار و نەدار دەبێ. باوکی محەممەد لە ڕانیەوە. علیکم السلام ورحمة الله. جان فەرموو دەنگت بەرزکەرەوە لە خزمەتە باوکی محەممەد. ئومێدت هەیە بۆ باشبوونی بارودۆخی ژیانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان؟ والله تاخواني شيخ البارتي بن عمان وعلى داشت المنزلة أو تتانا حكم راني كان يعني ملكي فقيرة روا بدو درس كريدة بله. بۆ ئەو دوو حیزبە بۆ بەدەست نیشانکراوی ئەو دوو حیزبە مەبەستت چییە لەوەی کە تا ئەوان دەسەڵاتدار بن چاک نابێ؟ ئەوان هەر خەریکی چەتەری و ڕاوەتی ئەوانە خەڵکی تەنەوی کردن. بەڵێ. واتە خاوەنی ماڵە ماڵە جەبەردین هەروە دەست و چاوت خۆش بێ. زۆر سپاس باوکی محەممەد. کۆمنتەکان نەخەمە دوای مام جەوهەر. فەرموو مام جەوهەر. ئەوا زۆرت تاخیر کردم سەتم کەمە گوێم لێ ڕاگرە کاک مەحموود. گوێم لێتە. دەڵێم قەپەس ساز بکەن یەکێتی تێکەن لەگەر پارتیە باخۆ ڕسوای بکەن. کەی ئەمە کوردستانە؟ کەی خاچی کورزبانە؟ یان جێگەی دزەخانە یان دەربەدەری خانە یان کۆیلە خانە یان برسی خانە یان دەلاک خانە یان کوستار خانە یان ماساسی خانە یان دوژمن خانە یان عەدەم خانە یان تورک خانە یان کورد فرۆش خانە یان خاک فرۆش خانە یان بێدەوڵەت خانە یان بێ پەرلەمان خانە یان بێ سەربەت خانە ئەمە سفەتی ئەم وڵاتەیە. یان بێ موچە خانە وەرە باسی ترەختی هەر نەخۆشخانەیە. بابا ئەو ملەتە لۆ خۆ قبولێتی کاک مەحموود بکوشە خونم لێ نایە ماقولە ئەوە چی ساڵ ئەو ملەتە بەجوام نایە دێ سەردادەی 10,000 کلاسکەپی بندیواری حەسعادی دێتە ماساتەکان لێ دەکوژی ماقولە ناپەرلەمان چەقم بۆ کەس بەستێنە دەرێ
شەرمە شەرم اتفاقی سەر بۆ گۆڕانی شەرمە وەرە هەموو تا ئەدەب گۆڕان ڕادەکا بەنەوەی نوێ بە گۆڕان بە کۆمەڵ بە 1 ملیۆن چۆن کرد وەرە دەرێ پارتی لە ئێوە لە تێگەرەوە بعد عادي خوي بينا بلا مشتكي منتي بكس يو إنا لله وإنا إليه راجعون كابي أو من لا تدري بعد كيف بدا حتى يلا بلا قوة أو راسك أنا مديلة وميتي وحاريتي يستقل ما بناوي كداتي بناوي وزا بناوي اشتكتاو أو نفتا ملتي كردي لبعض من أخي بنزا سالس ماري كردي كاوس كت إنا لله وإنا إليه راجعون دەستی خۆش بێ دەست خۆش زۆر سپاس بۆ پەیوەندێکت مام جەوهەر بیژەن کورد نووسیوێتی بەڕێزم لە وڵاتی بەریتانیام ئەوەی ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان ڕوویدا لە هەر شوێنێ بواە خەڵک ئەڕژایە پەرلەمانەوە ڕێدینتەوێڵەی نووسیوێتی ئەبێ ئومێدت بە حکوومەتێک ببێت کە خەمخۆر و دڵسۆزی وڵاتەکەی بێت سوپاسدانەکەم بۆ نووسینی کۆمنت بەردەوام بن خۆشەویستان دیارە هەندێک لەو بەڕێزانە کۆمنتیان زۆر نووسیوە فریای ئەوواکەین کە بیخوێنینەوە بێلاف عومەر نووسێتی تا خی گەورە هەبێت کەس بێ ئومێد نابێت تەنها پشت بەخوا ببەستن چارەسەری هەموو کێشەکان لای خی گەورەیە دایکی محەممەد وەرەگرم لە ڕانیە دایکی محەممەد فەرموو السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باشي مع مصطفى. سپاس دەکەم جەنابەت باشی مەمنونم. توش بيا خاص سلامت بي. أو لباري حكومة سوا. بلى. أو حكومة حسب يعني وتي بويت حكومة بريا حكومة نبا قد أو حكومة نبا. بلى. حكومة بحكومة يا أخوي يعني موسى فرمان براني في ندري. بلى. أو أنا أجر نفد بيتي يا كردان بايا تائستا أما مساندة عندما دارت شكتاز أبو مساندو أبريو إستا إمام الصين شيان بري إحنا فرمان براني أمبري إن شاء الله خواي قورة لنا ويانا با أو حكمتنا ميني بلى. إن شاء الله بريا با أصفر وكانا جنبو بانا باشتربو جنب جنايات يا أخوي أتواني حكمتي بريبا بس أول نتواني حكمتي بكا يعني أجر مسلمان بانا وها ناكد أو أنا ظالم جوان كيف سندي كان مع مصر بلى. هل أقصي دست خوش بزور ممنون أو برنامج خوش دست خوش بي لخزمەتی خوشی بەڕێزی ئەمەی دایکی محەممەد چاوت خۆش بێ زۆر زۆر بەڕێزی خواکەدارت بێ ڕەبی کاک ئاسۆ وەرەگرم لە قەڵات زێ سلام مامۆستاجان سڵاو گیانی من چاوەکەم سپاسی دەکەم مامۆستاجان بەتەمە ئەو حکومەتەی بی بە حیاتی چاک نابێت لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکەم یەک بێجان هەموو بەچەکەوە بێنە سەر دابێ بەخوا حەنەفی بەڵەوەی بەچەکەوان ماڵی چۆن لە ڕێڕانی و قەڵاتەڕان ماڵی ئەوە دەستیان پێ بکەوە بەتەما نەبی چاکسازی بکەن هەتا با خەڵی خۆیان بڕێن ئەوە دڵنیا بنەوەی بەڵێ بەچەکەوە أنا والله عوي بتاخذ بيت الشرطة هذه حنا في ضطوية رامالي دراسة بالمتابعة كاساتين بالمحاكم شو مالي ئەها بەڵێ بەڵێ دەست خۆش کاک ئاسۆ گیان خواکەدارت بێ گیانەکەم خۆن لەگەڵ بێ خۆ باشە کا خورشید وەرەگرم ئەم جا کۆمنتەکانە خوێنمەوە کا خورشید السلام عليكم كاك محمود كاك جباري. عليك السلام ورحمة الله حياتم كا خورشید جان شوني بلا برزكم شوني روحكم باشي حياتم سلامت بي يا اخوان لخزمتهم والله الحمد لله باشي هلا بإصباصي خوابكين وزعت شو انا دنقو باستان باشن هم ولاك ان شاء الله والله باشي إصباص بأخوان يا ربي باش بي سلامت بي يا اخوان هیچ قسەیەکت هەیە یان هەر قەسکت چۆنی چاچی کرد ئومێد کارێکە باشتر بۆ لەبارەی بارودۆخی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و يعني کارێکە ئیتر من خۆم کارمەندێکی حکوومەتی هەرێمی کوردستانم بەڵێ کارێکە باشتر بوو لەلایەنی موچە و ئابووری کوردستانەوە بەڵام ئێستا ینی ئەم ساڵ ئەڵێن خۆزگەمان بپات یعنی ئەوەیە کە ئەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بپات ئومێدێک نییە دەربارەی
يعني گزارانی خەڵکی کوردستان و بەتایبەتی کەرکووکیش خۆ دەزانی وەزعی کەرکووک چۆنە يعني زۆر ناخۆشە زۆر کابراوەتی جێ ئومێد نییە يعني حکوومەتی هەرێم هەتا بێ بەرەوداوەتی بەرە پێش نایە ڕاستە ئێمە هیچ يعني ئومێدێکمان نەماوە يعني ئێمە ئەگەر لە هەرێمی داوام نەکەین لە کەرکووک داوامەکەین کە هەڵی کەرکووک دڵی کوردستانە وەڵای ئەگەر دڵی بۆ ئەوەی بەدەرە نا وڵا دڵی کوردستانە ئیتر جاری وایە نازانم بۆ کاک محمود ئەگەر کەرکووک دڵی کوردستان بێ ئایا کوردستان بەبێ دڵ ئیداراکە بەڵێ چۆنە بێ برام ئاخرینە دڵی سەنائی هەیە دڵی سەنائی هەیە دڵی سەنائی ئێستا باوەڕی بە دڵەکەی خۆی نەماوە ئێستا کێشەی نییە قەستەرەی بۆ کا شەبەکە و باڵۆنی بۆکە کێشەی نیە هەموو ڕۆژە شتێکی بۆکە والله داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر يعني چاوە بخشێنەتەوە بە میلەتەکەی زۆر ئادا بێ بەرەوداوە خەڵکی فەقیر و هەژار کەم دەرامەت زۆر لە کوردستان دەستت خۆش بێ براکەم کا خورشید گیان سپاس دەکەم بە پەیوەندیت چاوەکەم حیاتەکەم خوا گەدار بێ لە خزمەتم گوڵەکەم خوا لەگەڵ چاوەکەم حیات میکا خورشید یەک دەقە کاک یەک دەقە کاک ئەحمەد مامنووری نووسیوێتی بەردێ نەزان بیخاتە گۆمەوە بە هەزاران زانا دەرنایەتەوە بەیان سابر نووسیوێتی ئومێد تەنها خودای گەورەیە ئەڵڵا ڕازیقە ئومێد بەو حکوومەتە لە ژێر سفرەوەیە بێشک ئەوانە جێی ئومێد نین کاک ئاکام ئیبراهیم نووسیوێتی هیچ چارەسەرێک نییە تەنها شۆڕشێکی سەرتاسەری نەبێ باشە کێم لەگەڵ بوو کاک ئاکۆ فەرموو لە هەولێرەوە فەرموو کاک ئاپۆی گیان باکی ئاپۆە وە کاکدانا هین کاکدابان عقوبەیە فەرموو باوکی ئاپۆ گیانی منی سوپاس دەکەم سڵاو لە جەنابەت مەمنونم سپاس دەکەم مەمنونم لە خزمەتە وەڵا بۆ تەوەرەکەی ئەمڕۆ تا کوردستان خاوەنی ئەم دوو لە ماڵە داشە بێ بڕوان ناکەمی دومێت ناکەسی کوردانی دومێدێکی هەبێ بەڵێ بۆ ئەم ڕووداوی ئەوڕۆ پەرلەمانیش دەمەوێت سەرەتا دەستخۆشی لەو پەرلەمانتارە بەڕێزانە دەکەم کە دەنجیان نەدا بەم وەزیرەی ئەمڕۆ چونکە ئەم وەزارەتە چەندەها ساڵە مەینەت بووە بۆ ئەم میلەتە وەزیرەکەشی هەروە دەبێت پێم وایە کەمال ئەتروشی هیچ دوازان هیچ باشتر نابێت لە ئاشتی هەورامی بۆیە بۆ ئەم ڕووداوی ناو پەرلەمانیش بەڕاستی ئەمە ئیشی سەلاتی و پەڵتەستی و ئەو شەقانی کەوا لە پەرلەمانتارەکەی نەوە نوێیاندا پێم وایە هەموو لە سەرۆکی پەرلەماندرا بەڵێ چونکە ئەو سەرۆک پەرلەمانە کەسێکی زۆر لاوازە بێدەسەڵاتە پێم وایە لەم دەقەیە ئەو ڕۆژان دەست دەکات بچێتە زۆر باشترە زۆر سپاسان دەکەم بەڵێ سپاس بۆ جەنابەت باوکی ئاپۆ دەست و چاوت خۆش بێ باشە کاک هاوکار نووسیوێتی حکوومەتێک کارەبای پێدابین نەکرێت لە 3 ساڵی ڕابردوو ئاوی پێدابین نەکرێ موچەش بە 2 مانگ 3 مانگ نەدات عەقدی 50 ساڵی لەگەڵ تورکیا بکات نەوتەکەی ڕادەستی تورکیا بکات و ئەوان سوودی لێ ببینن و هاوڵاتی ناوخۆش کەم دەرامەت بێت و نان نەبێ بیخوا خدای گەورە لیان قبول نەکات ئینشاءالله کاک هاوکار ئاوای نووسیوە کاک باڵا بەرواری نووسیوەتی تا حکوومەت لەژێر دەستی هەردوو بنەماڵەدا بێ هیچ هیوایەکمان نە بە کورد هەیە نە بە ئەم دەسەڵاتە فاشیلە کاک وشیار فەرموو لە بازیانەوە لە خزمەتە کاک وشیار فەرموو جانەکەم وعەلەیکە سەلام هەموو کاتت باخچاوەکەم باشیش کورد باشی جانەکەم وەزە چۆنە چاود ماچەکەم زۆر بەڕێزی لە خزمەتم کاکە محمود جان بە قوربانی چاوەزم ئەو خەرکە ماشەڵڵا زۆر سەیرە بەحسی حیزبوانە دەکا لە ساری نەوەتەوە
پیاوی ئازانمایە کاچ کۆمانە ئەوڕۆ پێکەوە کۆبووینەوە پێکەوە دانیشتنا ئەو خەرکە نازانم بێ عەقرە بە قەڵسی خۆی بۆ لێ دەکا یعنی چی ئەوانە هەموو دنیا دەزانێ و دەحیزبە یەکن کاکە ئەوە دەسارینەوەتەوە پیاوی ئازانمە ئێستا و زیرێ زیری ئێستا زیری مبایلیە بەڵێ بە قوربانی چاڵەوانە پێکەوە نەمەعاشیش نادەن و خەچی شتەکە باوکە بزانم خەرک چی پێ دەکرێ هیچی پێ ناکرێ هیچ شتێکە ناکرێت چی پێ دەکرێت معاشن ناداتێ هیچ نییە کاسبینێ لە مار بڕۆ بۆ ماڵ لە ماڵ بڕۆ دەرێ ئیشەک نییە کار و کاسبێک نییە خەرکنان نییە بخوا لە برسان خەرک حەزەتی دنیارەکە کاکە لە سارینەوەتەوە پیاوی ئازانمە کا پیاوی ئازا ئێستا پڕک دەکرێت کابرا مبایلەکەی دەردەینی ئەو کەی پیاوەتی جاران زەلامی تێدا بوو نەک قەشمەری حسابی لێ بۆ گولەی نەدەکرد زەلامی ئێستا کا زەلامی ئازامایە بەڵێ نەماوە ئارێ وەڵام نمە زۆر سپاس دەکەم کاک محەممەد سپاس گیانەکەم کاک وشار دەست و چاوت خۆش بێ خوا گەدارت بێ ئارێز محەممەد نووسوێتی تاوەکو ئەم دوو حیزبە حکومڕان بن و هیچ ئومێدێک لە گۆڕێ نییە بۆیە پێویستە هاونیشتمانیان هوشیار بنەوە و تەخت و تاجیان دەربهێنن باوکی محەممەد وەرەگرم لە پێنجوێنەوە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باشی مامۆستا گیان زۆر سپاس گیانەکەم جەناب چۆنی مەساوی سپاس دەکەم لە خزمەتە بەڵام من ئەڵێم وەکو پێشینان ئەڵێم کاڵا بەقەد باڵایە ئەم حکوومەتە پێم وابێ بە باڵایەم خەڵکە بڕاوە بەڵێ ئەم حکوومەتە ئەوە 29 ساڵە بەناو حکوومەتە بەڵێ ئەبوا جەماوەری کوردستان خەڵکی بەشەرەتی کوردستان هەر بیدایەت کاتێکە ڕاپەڕین دەستی پێکرد ئەمانە هەر بەتاڵانی و بەتاڵانی دەستیان پێکرد لە بیرمانە هەمومان هەچێ مەکاین و مەحمەل و شەریکات بوو هەمویان ئەودی و کرد شەڕی ناوخۆ کرا ئەم ئەوی تاڵانە کرد و ئەوی تاڵانە کرد بۆیە پێم وابێ ئەم کاڵا بڕاوە بە بەرمانە بەقەت باڵای خۆمان هەر ئەوەمان قابلە بۆیە ئەمانە چەند ساڵە وەکو ئەڵێ سوارش بیر و فکری ئەو خەڵکە بوون و بیر و فکری ئەو خەڵکیانە کڕیوە و خەڵکێک زۆر خۆی فرۆشتووە بۆیە ئەبێ بەڕاستی خەڵک بیر کاتەوە خەڵک بیر نەکاتەوە هیچ ئومێدێک نییە خەڵک خۆی چانەکە هیچ ئومێدێک نییە یعنی ئەمانە ئەوە چەند انتخاباتە هەر دەنگیان زیادەکە خۆ ئەگەر بڵێن پارتی 45 کورسی هەیە دەی تەجوید بێ ڕەنگە کاکە داینە 15 تەجوید لە ئەوچی کورسێ لەکوێ دەنگی هێناوە بۆیە بێ خەڵک خۆی چاکە حتا خەڵک خۆی چانەکە دڵنیابن هیچ ئومێدێ و هیچ ڕۆشنایەک نییە بۆ باشبوونی گوزەرانی خەڵکی بۆ خەڵک ڕۆژ بە ڕۆژ بەداخۆڵم ڕۆژ بە ڕۆژ وەزی خەڵک بەرەو خراپی ئەچێ بۆیە بەشێکی لە خراپی بارودۆخی خەڵک بارودۆخی ئەم وڵاتە لە ئەستۆی ئێمەی هاوڵاتیە ئەبێ هاوڵاتی خۆی چاکە 4 مانگی تر دەنگدانە با و خەڵکە بچێ بە پەنجەی شایەتمانی بچێ شاهدی حەق بدا نەک شاهدی ناحەق بدا ئێمە چەند ساڵە شاهدی ناحەقە دەین بۆ ئەم زاڵم و ستەمکارانە بەڵام تەنها ئومێدێکیشمان خوای پەروەردگارە خەڵک ڕووکاتۆ خوا و لانی خوای گەورە بەر نەدەین خوای گەورە ئینشاءڵڵا هەموو شتێکمان بۆ باش چاکەکەوە من لێرەوە مژدەیەکی ناخۆش دەدەم بە زاڵمان و ستەمکاران کە خوای گەورە فەرمێ ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون واحساب لكن كوا خوای گەورە بێئاگایە لە ظڵم و ستەمی ئەم زاڵم و ستەمکارانە دڵنیا بن ڕۆژە لە ڕۆژان دوعای دایکێکی جەرگ سوتا و دوعای منداڵێکی هەتی و دوعای مەزڵومێک بەر دەبێتەوە بۆ بارەگای خوای گەورە قبوڵیەکە دڵنیادە تا سەر ئەمانە ناتوانن ئەمۆتە ئاوا بەرنەسەر لێیان تێگەچێ زەرەرمەندی یەکەم خۆیانە بن بەڵێ هەموو ئێمەی زەرەرەکەین وەکو هاوڵاتی بەڵام دڵنیا بن ڕۆژێک دێ ئەم دوولایەنە لەم کوردستانە جێیان نابێتەوە بە هیچ شێوەیە چونکە تاکام و سەرنجامی زۆر زاڵممان بینی بەم تەمەنەکەمەی خۆڵان چیان بەسەر هات چۆن لە فتنا لە کوناهێنرانە دەرەوە فەتەکران و بۆ گۆشەی زیندانەکان ئەمانیش لەوان زیاتر نابن ئەمانیش مەقصیریان لەوان باشتر نابێ بۆیە خەڵک تەنها ڕۆشنایەک ومێت ئەوەیە کە بگەڕێتەوە بۆ لای خوا و داوا لە خواکەین ئەمانە لابن و ئێمەش بەشدار نەبین لەو زوڵم و ستەمەی کە ئەیکەین زۆرێک بەداخۆڵم زۆرێک بەداخۆڵم بۆ مەعاشێکی کە مەسیری ماڵ و مناڵیشی فرۆشتووە کاکە کابرا ئەگەر مەعاشخۆرێکی بندیوارە 200,000 وەرەگرێ خاوەنی 5-6 سەرکێزانە ئیسرێنی کوڕەکەی تەعینە بێ کوڕەکەی مەکتەب تەواوەکە خوێندن تەواوەکە لەکوێ تەعین بێ ئەمیش بەشی مناڵەکانی خۆی خواردووە لە کاتێکە ئەم زیانی لە ماڵ و مناڵی خۆی گەیاندووە بۆیە بێ لە ڕاستیدا ئێمە هەمومان خۆمان چاکەین و هەروەها دەستباری ئەم زوڵم و ستەمە نەبین
وتەنها ئومێدێکیش کە هەمانە تەنها خوای پەروەردگارە و من زۆر کاتان ناگرم لە کۆتاییدا سوپاسانەکەم شەرکەوتنتان بۆ خوارد ڕازی بێ خواگەدارت بێ کاک جوتیار عەبدوڵڵا نووسویەتی ئەگەر دزیکردن تەکنەلۆژیا و پێشکەوتن بووە ئێستا بەهێزترین و پێشکەوتووترین وڵاتمان دەبوو وەفایی نووسویەتی حکوومەتێک ئاوا بێت هەموو کەس دەتوانێت بەڕێوەی بەرێت سیروان ئەحمەدیش نووسویەتی بەڕاستی خەڵکی خراپ خوا سەرکردەی خراپی بۆ دەنێرێ باوکی سەمیر وەرەگرم لە شاری هەولێرەوە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. ماوەسە بەڕێز دەستخۆشی بەرنامەکەرێ دەکەم سپاس دەکەم زۆر سپاس بۆ جەنابەت لە خزمەتم وڵی ماوەسا من ئەو وڵاتەی و ئەو حکوومەتەی ناو دەنێم ڕەس المال ڕەس المال واتە وڵاتی سەرمایەداری با ئەو ناوەی بگۆڕین لە حکوومەت و بەرپرس و دەسەڵات بیکەینە ڕەس المال واتە وڵاتێکی سەرمایەدار بەبەڵگەی ڕوونکردنەوە لە قسەکەم بدەم ڕەس المال فەرمو تەماشا دەکەین ئێمە قوتابخانەی حکومیمان هەیە پەچیان یەخستیا مناو ناچێتە قوتابخانە بەڵام ئەهلی هەیە لە بەرەو دەپارەی هیوانە ئەو یەک دوو مەسەلەی خۆراک خۆراک دەدرێت بە پەچە دەدرێت بە شێوازەی باش نادرێت بەڵام لەو بەرە هەزاران کۆگا هەیە چکە هیوانە بۆ ئەوەی خەڵک بیکڕێت کۆگاکان دەکرێنەوە خاوی سێم مەسەلەی تەندروستی بۆ نمونە کاتێک دەتو دەچیا تەندروستیەکی گشتی واتە نەخۆشخانەیەکی حکومی من بۆ خۆم چمە خەستخانەی ڕزگاری بە کۆمەڵێک مادیبوونی زۆرەوە سرەنگ بە تێکتا سەحەدیان دایمێ دەرێ بڕۆ سیانەکەی کە لەو بەری بکڕە چون دەزانم ئەو سیانەی بەرپرسان و هی ڕەس المال و سەرمایەدارە پەچی بێخی بۆەوەی شتی گشتی حکومەت پەت بێخی کارەبای نیشتیمانی کەم هەیە بەڵام کارەبای مۆلیدا زۆرە لە بریەوە پێوارە پێیان گوتمە 24,000 کارەبای مۆلیدەیە ئەمەش مۆلیدەکە شەر بە سیوانی تێدایە خەڵک ئێستا هەستاوە بە دروستکردنی کۆمەڵێک بەنداو لە هەرێمی کوردستان کە خێرخواز دەیکا ئەوانە چەندین ساڵەتەیە سەربیریان لە پرۆژەیەکی ئاو نەکردیتەوە تاوەکو ئاو گڵدەوە کۆ بکەنەوە ئەمانە وڵاتێکی سەرمایەداری یا ڕەس المالی پێدرن بە عەرەبی کەواتە ئەوانە هیبەکەرێک هیچ شتێک نایەن بەڕاستی ئێمە بێزار بووینە پێویستە هەر هەمومان بە قسە هەموو شتە کۆتایی پیادە بەڵام عەمەل و کرداری دەوێت دەبێت بیگۆڕین نەک بەشەڕە تەکا بە بارەگا سوتاندن بۆ شتانە نا پێم وایە ئەبێت بیگۆڕین سیستەمە چینیە بین ئاراوە ئەوی لە شەریعەت و دەستوری ئیسلام و بنەمای قورئان و پەیوەند و پرۆگرام نابێت ئەگەر ئیسلام و قورئان و بەرنامەی ڕێبازە محەممەد مستەفا کەتەلۆکیشیانمان نەدرێت داپەروەری هەرگیز نادینین لەوە دڵنیابە بەکۆتاییدا سپاس دەکەم دەست خۆش بێ سپاس بۆ بەرنامەکەت سپاس خواگەدارت بێ دەست و چاوی تۆش خۆش بێ کاک حکمت نەبی نووسویەتی هیچ ئومێدێکم بۆ دەسەڵاتە نییە لە جیاتی نەو دوو بێتە ڕەحمەت بۆ نەعلەت نامی باران نووسویەتی ئومێدم بەس ئەڵڵا نەبێت بە دزەکان نییە تا خاوەنی ئەم دزی نەبین هیچ بە هیچ ناکەین باوکی ئەحمەد وەرەگرم لە شاری کەرکووکەوە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ما مصجع. شوني باوشي أحمد باشي حياتك كم لخدمتك. سلامت يا ربي قربان. فرمو كاكا محمود جان. جان. أخل كتو أتريد فاتوي شتي أخل كلا خوي كاتو وبخار أخل كلا فاتوي شتي نابيتو. ولا. كاكا بطينا تخرجي شي كسكاري أنفال كسكاري شهيد قسمي مع أصفوري شتي فاتيا. واي بڕوا قەناعەتت هەبێ من ئێستاکە ئەو کوڕای کوژرا لە تەکیا شەش خوشکەکەی هەیە بەڵێ ئێوە لەسەر لاس گەنجێکی وا نەگەرتە ئاوا خۆی هاوسەرێ دوو مناو خۆی ببینێت جەرگ دایکی ستان جەرگ باوکی ستان تەنها ئەو کوڕیان هەبوو لە ماڵێکە وا بوویانە بەڵێ وا بوو لە کیسەی کێ ڕۆی لە کیسەی کام بەرپرس ڕۆی کوڕی کام بەرپرسە بەڵێ ئەگە مزاهرەکرای یەکڕەن بێ یەکدەنگ بێ قەیناکە بەڵام پاتە تۆ ئیفادەی لێ ناکەی کاتی من بەڵێ قوربان بەڕای تۆ چی بکرێ باشە ینی چۆن ئومێد بۆ خەڵک بگەڕێتەوە چ ڕێکارێکی بگرێتە بەر چی ڕێکارێ کاکە ڕێگرتن هەیە نەک مزاهرەکردن تۆ بتەجیان دامودەزای حکومی دامودەزای حکومی ناسێنم وەرن کاکە مەحاڵ ئەوە سەرحەکەەوە ڕێگاکەەوە جێگاکە زیادە ئەەکەم یەک مانگ بەخوا لە برسە و لەسەر ما ببرم ڕێگای یەک سارە نەوت نادەم بڕوا یاک ڕێگای یەک سارێ غاتیش نادەم بڕوا بەڵێ
ها دەتوە ئەو ڕێگایان قەتع کە یەکمان بزانە حکومەتە بۆ خۆی بێتە سەرخەت یان نایەتە سەرخەت. دەست خۆش بێ. غازلانەمی کوردستان غازی حکوومەتە ئەگەر کۆمپانیا ئەهلی نەبێ بۆ بڵێ غازە بێتە 8,500 لە کەرکووک بۆ 7,000 ئێرە چەند تەماح 1,500 فەرقە بۆ کاکە خوا قبوڵ ومن لە کەرکووک من هیچی کێشەیەکم نییە. دەست و چاوت خۆش بێ. زۆر خوا بەزیاتێ ئەمڕۆ ڕێحایەکەشمان وەرگرت ماڵ حکوومەتی عێراقی ئاوا بێ گەلێکە لێ مەمنونیانی. دەست و چاوت خۆش بێ باوکی ئەحمەد. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. خوا ئاگادارت بێ. کۆمنتێکی دوورودرێژی نووسیوە ژین جەمال ئەڵێ هیچ هیوایەک نییە کە دەسەڵاتی کوردی ئاسوودەیی بۆ ئەو میلەتە بێگومان ئەو بەشەی میلەت مەبەستمە کە شوێن کەوتەیانن. هیچ ئومێدێک نییە کە ئاسوودەیی فەراهەم بکەن. سوپاس دەکەم کاک ژین جەمال نازانم کاکە دەنازانم. کومنتەکە دوورودرێژە. کاک مستەفا سەمیر نووسیوەتی مەگەر خوای گەورە چاشی بکە جینا ئومێد بەمانە نەماوە. کاک حوسین عومەر نووسیوەتی ئینا لله و ئینا ئیلەیه ڕاجعون. هاوە ئەکرەمیش نووسیوەتی ئێرە مەملەکەتی کۆیلە و ماستاوچی و نەفامەکانە تا ئەمانەش هەبن ئەم دوو بنەماڵە بچووکە هەر ئاوا گەورە دەردەکەون. باش کاکەمال وەرەگرم لە قەزای خەباتەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله كاكمال جان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باش ما وسا جان. سواستكم كاكمال جان لخدمتهم. ما وسا بس ما وسا بس ما وانا مبن تازة ساسي وحكمته ونازانسو او دود سرادارن او حكمت نينا. بله. عامل نمونه چې زوک اود د جرما مستعمقات خوې جیرام لمسیته بله هي كاتا مع زمان قلت بابك جانتولوجيا بله قربان صورة ما وسا قلت ما أمان كابراكم بين يشتي جيما باش قلت من بابا دانشنا وجبنا ماري بشراتنا لو قاري بوري أريد كجري بريندا دبي أو دستر أو دتي أو دتي يعني عيسى ولا فرم أي مستحق هيتي نادم أبي أويا تقول هذا اختي جانك وقلت له نوصيك زلام زو باس ورشيد وابو صار نما او تصل نما ما مساجار الا اقوى في لكان داخل بله كاكا مرجان الا في لك اخوان فيك هذا ما عوان التواو وشي نوع ياكل هم وشي ياكل بله كاكا مرجان سپاس دكم حس نما بولتين كريت زي مشغول عبارين لا يتصابي صدقين بله دەست و چاوت خۆش بێ سپاس بۆ پەیوەندەکەت کاکە ماجان بەسەریا و مامەستا هۆی بم گفت برادەرەکەی شوێی بەڵێ دەخوا ئاگادارت بێ سپاس دەکەم کاتمان کەم ماوە کاک ئەحمەد وەرەگرم لە هەڵەبجەوە کاک محمود گیان سلام علیکم جان عەلەیکە السەلام ورحمەت الله کاک ئەحمەد گیان برای بەڕێزمی کاک محمود گیان لە خزمەتام ڕوحەکەم دەستخۆشی ئەو بەرنامەیەکەم خوا لێ ڕازی بێ دەستخۆشی بۆ تۆیش کاکە محمود گیان جان من قەنەعەتم وایە بەرامبەر بەم حیزبانە بە تایبەتێتی و پارتی حتا قیامەت ئاوا بەرنامەیان لەسەر بگری هیچ باکێتیان نییە هیچ سوودی نابێ هیچ سوودی نییە ئەزانی هیچ سوودیەتی بەڵێ ئیمامی شافعی قەولە جوانی هەیە ئەڵێ مەزە و چوارە و کوتەک پێنج مەزهەب چوار کوتێک پێنج اینجا چی بکەین بیان کوتین بەڕاستی کوتەک ئەم وەزعەیەک لا نەکاتەوە بەڵێ پێن بەخوا هەتا قیامەتەوە لەسەر دەورە دائیتر ئەگەر ئەو خەڵکە غیرەتی هەیە
ام حزب معارضانه براسي تزنت شقي ترفع مالي فريق بكل شيء وقادره برام نان تاني هجوه شي تخوارو بەڵێ قوربان يعني براسي يعني رقيت هي او بريجوتك من خوان عمادم خوان بدم بخوش من على هم يسرحك بەڵێ لكناني يكم خواد وهم ما قبل فيها يعني براسيتي كنت مختلفة أويد يا برنامج وأمانيسا إكاسي يقبل نحن يجمعك يكون مالي سامي بەڵێ يعني ساوان سيرو برنامج كذلك بيان مكان براسي حرقة وثانية لا ثانية يعني تاقي كده عمدي ما تمشي بخوا اخوانا وكجي همو زرينا وكجي بەڵێ إذا كنت مختصرة غير هبا زور سدانية شيء منظور خوا زۆر سپاس ئەحمەد خواگەدارت بێخوا لەگەڵ بێ باوکی محەممەد کۆتا پەیوەندیە لە کۆیەوە السلام عليكم باوکی ئەحمەد وعليكم السلام ورحمة الله باشي برز باشی باوکی محەممەد یان ئەحمەد باشي محمد باوکی محەممەد گیان لە خزمەتتا باشي تعود ما بكم لخدمة خواهي دابي فەرموجانەکەم بس نظام كمان لسوتي بالقرآن تعظم هیچ ئومێدێکت هەیە بۆ باشبوونی بارودۆخی هاوڵاتیان نظر خواهي تبهي والله أتا صحابي بعدين كتي بالبراسيل بيبرم إتاورواني دوي مكة كا أو عزة تابع براسيل بيبرم بەڵێ يا بخواي أوانا كاكا أوانا خلق شيء فلوس لك خاكا كبراسيل بيبرم فلوساوين بخواي ما ضد أجمع لينيا كاكا براسيل بيبرم يعني هم ما يفلوسوها بەڵێ قوربان خاكو دقل خاكو وتن والله بخش ما فلوساوين بس أجمع لينيا بلا أتا صحابي أوانا بين بخواي هر او هذا بينو خراب تريش بين كاكا براسي قد بيبرم بس عمل سيبتي بوضواني او خصوصين يشوك برز ما وصار اللي باسي ناس نقول انا قاعد قادر نشيخ لك وبنوش يا بود اللي قاعد قادر نشيخ كاكا اللي قلت انا يشبر هم الممنون موقفهم كا جوز على تكليف زي كتب بغداد اللي قاعد نتي والله اشهد بالله من ممنون موقفك يا والله نادي اللي قاعد شاد نشي براسي بيبرم ولا قاعد قادر نشي باب كاكا اللي قلت انا يشبر نقول وعدي وخلقي تالاك انا نقول لا تاني بشي خلق تاك كان او قيلان نتيبرن او قيلان تاك كان نقول لا تاني خلق الخوز بشي براسي بيبرم ما اللي قاعد انا نشي اللي قلت انا نشي يعني حديث بينك اللي قلت انا نشي لك وبنو لا إن كان يعني بەڵێ وانيا دەست خۆش بێ مایک ئازادە بۆ تۆ من سپاسی جەناب دەکەم لەش ساغ بێ باوکی محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندەکە لەش ساغ بێ خوا خۆشەویستان بەم شازاتینە کۆتای ئەڵقەیەم جارەی دوانگەی خەڵک تا ئەڵقەیەکی ترێم بەرنامەیە لە دوای خێر بێ بەشمان مەکەن سپاس بۆ هەموو لایەکە بینەر و بیسەرمان بوون. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.